بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتتان باش. ئەمڕۆ جومعە 20 جۆزەردانی 1400 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 10 جوانی 2022 زاینی. خۆشحاڵم لە ڕێگای بەرنامەی ڕاوێژ بە شێوەی ڕاستەوخۆ جارێکی تر میوانی تۆڕ و کۆمەڵی گەرمی پێوەی خۆشەویستی. هەروەک ئاگادارم ئەم بەرنامە بە شێوەی ڕاستەوخۆ هەموو ڕۆژانی جومعە دوای بڵاوکردنەوەی هەواڵەکان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا بڵاو دەبێتەوە. ئێوەی خۆشەویستیش دەتوانن لە ڕێگای تۆڕی ئینتەرنێتی واتساپ بە ژمارە تەلەفۆنی 2046 702 61 67 64 پەیوەندیمان پێوە بدرن. بێنە سەرهێڵ یاکو لە ڕێگای کورتەنامە نەزەر و بۆچوون یا هەر پرسیارێکتان هەبوو ئاراستەی بەرنامەکە یاکو میوانەکەیەکەن. هەروەک ئاگادارن ماوەیەکی زۆرە ئەترازاتی جەماوەری لە ئێران لە شارە جۆرەجۆرەکان دوای گرانبوونی نان و پاشان ڕووخانی بینایی مێترۆپۆل لە ئابادان دەستی پێکردووە و ناڕەزایەتیەکان دژ بە کۆماری ئیسلامی بە شێوەی پراکەندا لە شارە جۆرەجۆرەکانی ئێران بڕوو لە گەشەیە. ئێمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە زۆر جار بە وردی تاقیبی ئەو ئەترازات و ناڕەزایەتیانەمان کردووە و هەم باساری خەبەریمانداوە و هەم لێکدانەوەشمان لەسەری هەبووە. ئاگادارن کە لەم ڕۆژانەدا و بەتایبەت لە میدیاکانی سەر بە دەرەوەی وڵات و سەر بە پۆزیسیۆنی ئێرانی هەر ئەم ئەترازاتە ڕەنگدانەوەی هەیە و لێکدانەوەشیان سەری هەبووە. بەتایبەتی ئەوەی کە ئێرە ئێستا و لەم ڕۆیە ئەمانەوێ باسی لێ بکەین لێکدانەوەیەکە کە دوای سەڵباسەکەی ڕۆزای پەهلەوی لە میدیاکانی فارسدانەوە بڵاوکرایەوە و تەحلیلهای جۆراوجۆری لەسەر لێدرا و دەنگۆی ئەوە هەیە کە ئەم ئەترازاتە لە بانگەواز یاکو فەراخان یا لەژێر نەزەر و چاودێری جەرایانی سەر بە دەسەڵاتی پێشووی ئێران واتە دەسەڵاتی شاهنشاهیە. هەڵبەت ئەمە میدیا فارسبانەکان ئاوا لێکدانەوەی بۆکە. ئەمڕۆ ئەمانەوێت باس بکەین لەسەر ئەوە بزانین بۆچی بەتایبەت گەرایشی ناسیۆنالیستی یا پاوانخوازی ئێرانی ئەیانەوێت ئەو بەشە زەق بکەنەوە یاکو کۆماری ئیسلامی بۆ ئەی هەوێت ئێعترازات و ناڕەزایەتیەکانی ئێران وەسڵ بکات بە دەسەڵاتی سەڵتەنەتی ئەوەی کە پێشتر لە ئێران لە حاکمیەتدا بوو. مەبەست لەمانە چییە؟ ئەمانەوێت تۆزێک ورتر بچینە ناو قسەباسەکەی ڕۆزای پەهلەوی و هەڵسەنگامی لەسەر بکەین. بۆ مەبەستە داوامان لە هاوڕێی خۆشەویست هەڵسوڕاوی سیاسی و ڕۆژنامەوان هاوڕێ محەممەد خاکی کردووە بێت و لەم بەرنامە لەگەڵمانە بێت. کاک محەممەد بەڕێ سڵاوی دووبارە زۆر سپاس کە دووبارە قبوڵی زەحمەتت کرد و لە بەرنامەی ڕاوێژ بەشداربوو. سڵاوتان عەرز دەکەم کاکۆگیان، سڵاوم هەیە بۆ هاوکارانی عەزیزتان و بۆ بینەران و بیسەرانی ئەم بەرنامە. زۆرتان سپاس دەکەم بۆ ئەم داوەتە. کاک محەممەد، ئاگاداری پێشتریش خۆت لە بەرنامەیەکی تر لە ڕێگای تۆڕی ئینتەرنێتیەوە باست لە مەوضوعە کرد، خەڵکانێک لە هەڵم بەرنامە لای بێتوایە بەشدار بوون. پێم خۆش بوو کە بیت لەم بەرنامەشەوە لە سەرەما لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بەتایبەت بەرنامەی ڕاوێژ بە شێوەی ڕاستەوخۆ لە سەرەما جارێکی تر تاوچێ بکەین و لەسەری بوەستین بە مانایەک. بۆچی جەرایاناتی ناسیۆنالیستی ئێرانی ئەم سەڵباسەی ڕۆزای پەهلەوییان ئاوا بەرجەستە کردەوە و زەقیان کردەوە و کارشناسانی جۆراوجۆری خۆیانیان هێنا لەسەری تحلیلیان کرد؟ من پێم وایە دلیلێکی ئەسڵی و سەرەکی ئەوەیە
وەزیەتی ئێران ئەترازاتێکی هەروەک خۆشتان فەرمووتان ئەترازاتێکی زۆرە لە کرێکاران لە خەڵکی فەلاو وەرزێر لە دانیشتوو لە ژنان لە خەڵکەکان لە بازنشستە لەو کەسانەی کە ماڵ و شتیان لە دەستاوەوانە و هەموو ڕۆژێکیش ئەترازە مەسەلەن هەی بازنشستەکانەوە زیاتر لە 2 ساڵە دێن ئەو کێشەی تریشی پێزیاو بووە ڕۆژێک مەسەلەن ماڵەکان ئەڕۆخێ بەسەر خەڵکە ڕۆژێک قەتار لەسەر هین ئەڕوا ئەوە هەر ئەمڕۆ دیسان لە کوردستان لە نەوسور شتێکی وا پێش هاتووەوانە خەڵک نائەمنن خەڵک ناڕازین خەڵک گرانیە تەوەڕمە بێکاریە و هەموو ئەوانەیە و لە وەختی ئاوا کە دەوڵەت ناتوانێت کۆنترۆڵێکی نییە ناتوانێت مدیریت کا خەریکە لە دەستی دەرەچێ بە نەوعێک ئەوانە باسی جێنشینی ئەوە یا ئالتەرناتیڤی ئەوان دێتە گۆڕێ و هێزە کۆمەڵایەتیەکان هێزە سیاسیەکان و حتا هێزە ناوچەی و جەهانگەکانیش هەموو بۆ ئەمانە کارەکەن ئەگەر ئێوە لەبیرتان بێەوەوانە مەسەلەن لە ئەفغانستان وەختێک وای لێ هاتن حامید کەرزایان هێنا یا لێرا و پەدیدەی چەڵەبی سازی ئەحمەد چەڵەبیان هێناوەوانە ئەمانیش ئەم هێزە ناوچەی و منتەقەی و جەهانی و ئەوانە لە فکری ئەوان ئەگەر ڕژیمی ئیسلامی بڕوخێ مەسەلەن بڵێ لە داهاتوویەکی نەزۆر دوورە کێ دەبێ بێتە جێنشینی کە ئەوان قازانج و بەرژەوەندیەکانیان محفوظ بێت و لەو ڕابطە تماشای ئەو بژاردانە ئەو گزینانەکەن کە کێتوانێت ئەوانە بپارێزێت سەڵتەنەت تەڵەبەکان بەهۆیەوە 50 ساڵ لە حکوومەتا بوون پرۆغەرب بوون لەگەڵ ئەمریکا بوون لەگەڵ ئیسرائیل بوون لەگەڵ عەرەبستان بوون و قازانجی عمومی ئەویان بێسڵا هێزە جەهانیەکانیانی سەر گەرنەوت بوو بێ گاز بوو بێ یا کولی سیاسەتی ناوچەیەکان و جەهانیەکان مەسەندای بنێنەوە دەورە سۆڤیەتی بێسڵا جاران بوو لەو چوارچێوە قەراریان گرتە ئەمانە 50 ساڵ ئیمتیحانی خۆیان دابوو و لەسەر ئەو پێشینە و ئەو بەکگراندە گزینەیەکی چاکە بۆیان من پێم وایە ئەبێ بچینەوە سەر ئەو ئێعترازاتە لە خەڵکە و ئەگەر لە ئەگەری ئەم جۆرەشتانە پێش بێ ئەوانەی کە لە بیریانە مەسەلەن لە ساڵی 56-57 کە ئێران کەمێ شلوغ بوو ئەو دەورەیش ئەو مەسەلە پێش هات کە کێ بێرن چۆن بێرنەوەوانە بەسەوانە BBC بوو BBC زۆر بەقەوە باڵای خومەینیا هات کارێکیان کرد خەڵک ئەکسی خومەینی لە ماڵا ببینێت تەنها BBC نا مەجموعەی ئەو ڕەسانە و میدیاکە وەکو ئێسەیش نەبوون ئێستا وەختی وەزعیەتەکە ئاوای لێ هاتەوە بەئێسڵا بۆی کەبابەکەن لە فکری ئەوان کە بتوانن ئالتەرناتیڤێکی کە مناسبە بۆ خۆیان پێیاکەن من ناوایە بینم کاک حەما باسی ئالتەرناتیڤ سازی کرد لەلایەن ئەگەر هەروەی سەر خۆت باسی کرد مەسەلەی چەلەبیەکان و ئەو کاتکە ئۆپۆزیسیۆنی عێراقیان لە لەندەن کۆکردەوە و کۆبوونەوەیەکیان بۆ سپەرهەنکردنەوەوانە دوای زانیشمان کرد چەلەبی بە شێوەیەکی کاتی هاتە سەر دەسەڵات و نەما ئێستاش لە قسەباسەکەی تۆ وا دیارەکە نیشان بدرێت کە غەرب یاکو لە سەرویانەوە ئەمریکا بۆ داهاتووی ئێران چاویان لە ڕەزاشایە یعنی ئۆپۆزیسیۆنێکی تری ئاوا سەر بە غەرب یا بە قەولی خۆت پرۆغەربیتیان نیە جگە لە دەسەڵاتەی کە ئەزمموی داوەتەوە لە ئێران و پێشینەیەکی خراپی هەیە لەلای کۆمەڵانی خەڵک لە ئێران من پێم وانە تەنها ئەوان بێسا هێلکەکانیان ئەوەی کە مەشهورە دەڵێن هەموو هێلکەکانیان ناخەنە ناو سەوەتەیەکەوە ئەو یەکێک لە بژاردەکانە یعنی کوڕی ڕەزاشا بە کوڕی حەمە ڕەزاشا ڕەزای پەهلەوی یەکێک لە بژاردەکانە ئەکرێ بژاردەی تریش بێ مەسەلەن ئەوانەی هەیە فەرزەن ئیسلاح تەڵەبەکانی ناوە تەرکیبێک دەسێک بێرن بە سوپای پاسدارانە کە مثلا نمونەی پاکستان مثلا پێش هاتووانە بدرێتە دەست نظامیەکان و ئەوان دەست لەم ماجەراجووی و بە ئەنارشیسمی ناوچەیی کە ئێران بە وجودی هێناوە لە رابطە لەگەڵ وزەی ئەتۆمی و هینموشەکی و تێرۆریزم و ئەو جۆرەشتانە هەڵگرێ لایەکی تر بەخێر ئەم سەڵتەنەت تەڵەبانن لایەکی تر جمهوری خەهایەکن کە ئەتوانێ ئەو کارەکە
هێشتا ئەمان هێز نین کە ئەوان وا لەسەری حەسێ بکەن. ئەمە شەڕێکی میدیاییە بە باوەڕی من زیاتر کە چەند دەستی تایە. دەستێکی ئەوەی کە خۆشتان فەرمووتان جمهوری ئیسلامی قازانجی لەوایە ئەمانە بەرجەستە کاتەوە بۆڵ کات بە ئیسلاح، بەخاتریەوە ئەمانە تەشەکولیان نییە و باش ئەتوانێت بێژێ ئەمانە چیان کرد لە 50 ساڵە ڕەزاشا و حەمە ڕەزاشە. دیارە ئێران بڕێک تەوسعی پێدا کرد بە نسبەتی دەورەی قاجار، بەڵام لەباری ئازادی سیاسیەوە، لەباری نابەرابەریەوە، لەباری بێعەداڵەتیەوە، لەباری ساواک و کوشتار و اختناق و زیندانی سیاسی و ئەوانە کارنامەیەکی زۆر ڕەشیان هەیە و ئەمانە ئەتوانن ئەگەر وانە بواە ئەسن انقلاب ناکرا بە ئێسلا قیام ناکرا و کۆماری ئیسلامی نهاتە سەرکار. لایەکی کۆماری ئیسلامیە بە قازانجێتی بێژێ ئەمە ئۆپۆزیسیۆنی ئەسڵی منە، چون باشە توانێت لیان بات زۆر شتی بەدەستۆیەوەوانە، بەڵام مجاهدینیش هەن، لیبراڵەکانیش هەن، هێزهای تریش هەن و ئەم تەغیر و تەحوڵاتەی لە ناوچەکە کە بوو، مەسەلەن هی سووریە، هی یەمەن، هی عێراق، هی زۆر شوێن وەختی وەزعیەتێکی واردێ هێزە ناوچەیەکە و هێزە جەهانیەکانیش لە کتۆپڕا شتێ قوتەکەنەوە بەساکە داعش بێ یا هەشتی شعبی بێ یا هەر شتێکی تر، یعنی لایەکیشی ئیسلامیەکانە ئەنواعی گوزینە هەیە. بەڵام ئێستا لەم شەرایەتە بە کۆمەکی میدیا و ئەم میدیاش لە ڕێخوا نایکەن، میدیاهایەکی مشخصە، مەسەلەن میدیا فارسبانانە بۆچی ئاواخریکەن قسەباسەکەی بەتایبەتی ڕێزای پالەوی بەرجەساکەنەوە و بە قۆلی فارسەڵە لە بۆ خۆ کوڕنای بۆدەن و بڵاویەکەنەوە و تەزی و تەحلیلەکەنەوە ڕۆژانە بڕۆشیان داوە هەر ڕۆژێ بڕۆشێکی بڵاوەکەنەوەوانەوە ئەمانە ئەیانەوێ ئەمە بەرجەستە بکەنەوە. میدیا فارسەکانی دەوە وڵام ئەو میدیا فارسیانە گەتماشایکەی کێ پێکی هێناوە، سەرمایە و هەزینە و خەرجەکەی لەکوێوە دێت. مەسەلەن تەلەڤیزیۆنی ئەمریکا لەسەری باسەکات، بەڵەخەرەوە حکوومەتی ئەمریکا لە پشتێتی، BBC باسیەکات بەنەوە لە رابطە لەگەڵ وەزارەتی خارجەی ئینگلیسە، هەرچەند ماڵیات دەهەندەی بە ئێسلا ئینگلیس پۆڵەکەیە داوانە بە شێرە زۆری، بەڵام سیاسەتهای دەوڵەتی ئینگلیسە باتە پێشێ. ئیران ئەنتەرناشناڵە هەموو کەسێک باسی ئەوەکە کە سەرمایە و ئەمانە لەکوێوە دێ، لەخەرە لە شێخەی عەرەبەکانوە لە وڵاتای عەرەبیەوە، ئەوەی کە هەموو لایەک باسیەکەن. رادیۆ فەردایە کەیهانی لەندەنە، یعنی ئەگەر وەختیگە ئەو تلویزیۆنانەی بە ئێسلا سەڵتەنە تەڵەبەکان کە لە ئەمریکا بووەوانە، ئەگەر وەختی تماشاکەی ئەمانە بە نۆعێک حتا بەدەنەی بە ئێسلا کارمەندەکانی خەبەرنگارەکانی تەحلیلگەرەکانی یا لە ئیسلاح تەڵەبانن، ئیسلاح تەڵەبای قەدیمن، یا لە سەڵتەنەت تەڵەبەکانن، یا لە کەسانێکن کە بەوان نزیکن. هەم سەرمایەکەی لەیەوە دێت، هەم ئەفرادەکەی لەیەوە دێ، هەم تەحلیلگەرەکەی جاناوی ئوستادی دانشگا بێ یا ڕۆژنامەوان یا محقق یا هەموو ئەوانە بە نوعێک هەم بەلایەنێک لە جمهوری ئیسلامی و هەم بە ڕژیمی پێشووی ئێران بە سەڵتەنەت تەڵەبەکان لەگەڵەوان ارتباطیان هەیە و ئەمان ئەمە بێخەتەرە بۆیان گەورەیەکەنەوە. بەخاتریەوە ئەمان لە ئێرانێکی زۆر گەورە و لە ئیمپراتوریەک و ناسیۆنالیزمێکی تۆخن و ئەمە بەگوێی ناسیۆنالیستی ئێرانی زۆر خۆش دێ. ئەم بژاردەیە کە لە بینی ئەمڕۆ و دوێک نێ، بژاردەیەک نییە لە بینی ئەمڕۆ و بەیانی، لە بینی خراپ و خراپترایە. ئەمان ئەڵێن دیارە لە دەورەی شاز سەرکوب بوو، جەنایەت بوو، شکنجە بوو، ئێعدام بوو، هەژار و فەقیری بوو، ئەمریکا و غەرب زۆر کاریان نەتوانی بکەنەوەوانە، بەڵام بە نسبەتی دەورەی جمهوری ئیسلامی وەزیەتەکە باش. مەسەلەن زیندانی سیاسی کەمتر بوو، کەمتر کەس شکنجە ئەکرا، بەڵام ئەکرا. ئەوەیە کە ئەمان هەرێکیانە ئەو تەسویرە بن کە بێژن ئێوە گوزینەیەکی ترتان نییە، ئێوە ڕێگەی سێ و چوار و پەنجمتان نییە، لە بینی ئەو دوانە دەبێت یەکێک هەڵبژێرن، یا جمهوری ئیسلامی یا سەڵتەنەتی پێشوو. لە سوورەتێک ئەمە چاواشەیەکی زۆر ئاشکرایە، خەڵک بۆ دێتە خیابان ئەو هەموو قوربانیە بات. یەک شتت ئەرز بکەم، سەڵتەنەتی دوێن هەیە، هەرچەند شکڵە فۆرمە لەگەڵ جمهوری ئەوانە. لە ئەفغانستان کێشە پێشات باسی ئەوەیش کرا بچنەوە بۆ زاهر شاوانە، بەڵام نەکرا،
هەر لەم عێراقا نەکرا لە هیچ شوێنێک نەکراوە لە ئێرانە ئاخرین مەسەلەنینی منتەقە کە پاشایەتی تەواو بوو یا لە ئوروپا مەسەلەن دابنێن فەڕەنسەوەوانە ئەمانە هی دوێنەیە ئەمانە ناتوانن بە زۆر سەڵتەنەت و بەرەو جمهوری و کۆماری چووە بەڵام یەک نمونەی تاریخیش من شک نابم ڕەنگە ببێت و نەمدیوە و نەم خوێندەتۆ لە جمهوریە بەرەو سەڵتەنەت چوو بێت ئەم فشاری میدیای فارزبانانە لە ڕوو لە ئێران بۆشی کە کۆماری ئیسلامی خۆت باست کرد بۆ هۆکارانە ئێوێت ئەم ناڕەدایەتیانە کە لەسەر ژیان و مەعیشەتی خۆیانە لەسەر حادثەیەکی وەکو مترۆپۆلیا بەدانە بەڵام یانەوێت مەسلەی سەڵتەنەتەڵە بۆ خواست بۆ گەڕانەوە بە قۆلی خۆت کە ئەم فشارە ئەتوانێت شانسێک بدا بەم جەرەیانی پاشایەتی یا سەڵتەنەت خواست بۆ داهاتوو ببنە ئەلتەرناتیڤ مەسلەی احتمالاتە لە مجموعی احتمالاتە کە تۆ پاشەکە یەک احتمالە بەڵام احتمالێکی زەعیفە بەستە زۆر فاکتۆری ترە هەم هین ناوخۆ هەم هین ناوچەیی هەم لە سەتحی جەهانیە ئەگەر لە ناوە بەستە بەوەیە ئەم جمهوری ئیسلامیە چۆنە ڕوخێت ئەگەر خەڵک بیڕوخێنێت ئەگەر هێزێکی جەماوەری زیاتر شارە گەورەکان بێنە مەیدان ئەگەر هێزە چەپەکان بتوانن دەورێکی زیاتر ببێنن ئەگەر کرێکار و زەحمەتکێش بزانن بە پێچەوانەی دەورەی شایان و ئێمە شامان ناوێ بەڵام بە ڕۆشنی نەیانەزانی خەڵک هەمومی خەڵکەڵێ منە تەکوتوکی خەڵک چیانەوێت یعنی ئێستا تەنها بڕوخێ ئەم کۆماری ئیسلامیە نییە بزانی چی لە جێگەی دایانێت ئێمە و ئانامانوت مەسەنەوانێک کە لە سیاسەتا بووەوە لەمە خراپتر نابێت بەڵام واقعان خراپتر هات و ئەکرێ لە میشە خراپتر بێ ئەگەر خەڵک وشیار نەبێت مەسەن سیستمێکی داعشی مەسەلەن ناو فەرزە نەڵێم یا تاڵەبان مانەندێ یا بەرحاڵ نظامیەکی زۆر تۆخ و ئەوانە وەکو شانسێکی زۆر چکۆلە و زەعیفی هەیە یعنی خۆ لە ئێرانە هەمە پرسی نییە بەڵام ئەو سازمانی ئەماری مەلەکی گەمان کە هێنی کردووە بە هەموو شاخەهای سەڵتەنەتەڵە بۆ لە 20% کەمترن بە هەموو شاخەکانیانەوە یعنی 80% خەڵکەکە نون لەگەڵ یانوانە تازە ئەویش بە زەبری ئەم تەبلیغاتە و بەم ئارایشکردنی سیاسیە کە ئەیکەن بە مهندسی سیاسی ئەفکاری عمومی یعنی هەرێکیانە تەسویرێکی گوڵ و بڵبڵی لە دەورەی شانشان بن کە هیچ مشکلێک نەبوو ئەزەن ئەی بۆ ئەو ئەقلابە کرا ئەگەر وایە پێم وایە شانسیان زۆر زەعیفە هەم نمونە ناوچەیەکان هەم جەهانیەکان ئەوە بێماڵێن لە جمهوری و بەڵەو سەڵتەنەت زۆر زۆر دشوارە پێچەوانەکەی هەیە بەڵام نابێت لە دەوریشی خارجکەیت بالاخره ئەگەر نیروهای جەهانی بە ئەسڵا نیروهای ئەمپریالیستی هەرچێکی ناوانەی ئەمریکا یا نیروهای مرتەجەوانە بێنە پشت پرۆژەیەک باتەوەجە بە بەشێکی بەرچاوی ناسیۆنالیزمی ئێرانیش لەمە دفاعەکات کاک محەممەد بینەرێکمان لەسەر هێڵی تەلەفۆنە ئەم کاتت باش ئەلۆ ئەم کاتت باش ئەنگەر بڵاوە بێتەوە فەرموو سلااو ڕێزمێ بۆ ئێوە هاوڕێیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ماندوو نەبن هەروەها بەخێرهاتنی میوانی خۆشەویست کاک حەمەی خۆشەویستەکەم ئەوەی کە لە بەرنامەکە بەشدارە کاگە ڕۆگیان من ویستم فقط ئاگاداریەک لە ڕێگەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕابگەێنم ئێمە لە نۆروێژ بڕیارمان داوە کە بەیانی ڕۆژی شەممە 11 یوونی مەراسمێک بگرین بۆ ڕێزگرتن لە سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە مەراسمە وتاری سیاسی بڵاوکرێتەوە لەلایەنێکی لە هاوڕێیان هەروە شێر و سرود و ئەوەی کە بەرنامەی هونەریمانە بێت کە بەشداری هونەرمەندێکی خۆشەویست پەریبۆرزی کەرەمی ئاوات پێنجوێنی و حەمید ڕەسوڵی و کۆمەڵێک هونەرمەندی تر دیارە بە بۆنەی کۆرۆناوە ئێمە قەرار بوو ڕۆژی 26 ڕێبەندان جەژن بگرین لێرە
بە خاتەوەی کە نیان هێشتێرا چون نۆروێژ وەکو وڵاتانی تر نەبوو نەیهێشت کە مەراسمەوانە بگیرێت تا دوای ئەو کە مەراسمەکە نەگیرا بۆ بڕیارمان دایمە بەجێەوە سیوێکی جۆزەردان جەژن بگرین چون دیارە ساڵانێکی زۆرە بە بۆنەی کۆرۆنا و بە بۆنەی گرفتەکانی نەخۆشینی کویدی 19 خەڵک نەیانتوانیان لە دۆر یەک جەم بنەوە و ئێمەشەمان بە دەقەتێکی باش زانی کە خەڵک داوەت بکەین و ئەوەی کە بێن لە مەراسمی سیوێکی جۆزەردان بەشدار بن. مەراسمەکە لە ساڵۆنێک بە ناوی شێچمە کوشە بڵاوە بێتەوە ئەگیرێت کاتژمێر ساعتی 6 وارەیە بۆ ساعت 12 شەو لە ئادرسی ئەمە ئادرسەکەتی فورۆڵدەی 3 شێچمە کوشە سان فرانسیسکۆ لە شاری ئۆسلۆ ڕۆژەوە بەڵێ لە شاری ئۆسلۆ باش البته نشکلی شهری ئۆسلۆ نیە تقریبا 10 کیلومترێک ئەتوانین بەڵام دوورە بەڵام جزوی ئۆسلۆ بەخێراتنی و بەرەزانەکەین کە لە ئۆسلۆ لە دەوروبەری ئۆسلۆن یا ئەوانی کە لە سۆوێت نیشتەجێ نزیکن لە ئەو مەراسمە بەخێر بێن بۆ ئەم مەراسمە هیوادارم کە بتوانین ئەوەی کە لیاقەتی پێشمەرگەی کۆمەڵەیە ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان مازانیوە قدری بگرین. یادی هاوڕێ خانی ماینی بەرز و بەڕێزە هیوادارم کە ئەڵا سوورەکەی کۆمەڵە و هەر شەکاوە بێت بە پیرۆز بێ لە ئێوەش لە کەوای بینەرانی خۆشەویست. زۆر سپاس بۆەوەی کە ئەو دەرفەتتان بمندا، زۆر سپاس بۆ ئەوەی کە بەنامەکەیشتان بەڕاستی بەنامەیەکە کە بینەری زۆرە. دەستان خۆش بێ و کاتێکی شاد. زۆر سپاس هاوڕێ ڕزای خۆشەویست، کاتێکی شاد بۆ جەنابیشتان. پیرۆز بێ لە ئێوە لە هاوڕێیانی بە تایبەتی نۆڕوێژ کە بەروپیری ئەو ڕۆژە چوون. هیوادارم ئەو کەسانەی کە گوێگری ئەم بەرنامەن گویان لە دەنگی هاوڕێ ڕزا بووبێت و بتوانن مەراسمێکی گەرم و بۆ بەڕێوەبرن. جارێکی تر سپاس بۆ بەشداریت و هیوادارم موفق بن. کاک محەممەد بوورە ڕاحەت لەگەڵ یەکێک لە هاوڕێیان کاتێک قسەمە کرد لەسەر مۆزوعی ڕۆژێکە لەوی باسی وەیە کرێگ و مێدیاکانی فارزبان زۆر تەسیریان هەیە لەسەر ئەم جۆرە حرەکات. نمونەی خومینی ڕۆڵی کەناڵی مشەخصەن BBC ناوبەر کە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە کاتی خۆی لە هێنانەوەی خومینی و بەرجەستەکردنی و بڵاوکردنەوەی بانگەواز و ئیعلامی و ئیتلایەکانێک کە لەلایەن ئەوە بڵاو بوو مساحەبەهای جۆراوجۆر کە لەگەڵ یەکرا. ئەو نیگەرانیە دروست بوو کە ئەمجا بیانە جارێکی تر مێژوود و پاتکردنەوە بەڵام بەعکسەوە بیانەوە ڕزای پەهلەوی بەڕای ئێوە ئەتوانێت ئەم ڕۆڵە جارێکی تر ئەم میدیایە بیبینێت یا لە دنیای ماسمێدیایە کە ئێستا زۆر بوو و ئەکرێت خلافی ئەوە بێت و کات سەردەمی BBC لەوانەیە دنیای ارتباطات ئەوەندە وەسیانە بوو بێت بەڵام پێتوانیە کە ئێستا ئەمە سایفترە ئەم ڕۆڵی میدیاکان بتوانن ئەم ڕۆڵی ئەو کاتی سەردەمی انقلاب ببینن. دەریان هەیە بەڵام دەورەکە بە باوەڕی من کاتیە، یعنی خەڵک بەرئەساسی میدیا تەنها ناچێت مەسەلەن سەر سنووقی ڕێی فەرزەن ئەگەر قرار بێ انتخابات بکرێ ئەوەڵەن قرارە ئەگەر حکوومەتێک ئەڕۆخێ خەڵک بتوانن لە ڕەفراندۆمێکا ڕێی بدەن نە ئەو ڕێیەی کە جمهوری ئیسلامی ئەرێیانە، یعنی سنووقێک کە تۆ نازانی چیتیایە شتێکی سەربەسەیەوەوانە. ئەمە یەک، یعنی نظامێک کە قرارە لە داهاتووی ئێرانە بێ تەلەڤیزیۆن دیاری ناکە ئیران ئینتەرناشناڵ و BBC. خەڵک بلەخەرە دێتە ئەو مەیانە تەجروبەی هەیە وانە تەجروبەی 43 ساڵ جمهوری ئیسلامی هەیە و تەجروبەی 50 ساڵیش بەسەلەن هەر حەمەد ڕەزاشا و باوکی هەر ڕەزاشایان هەیەوانە. ئەمان دەوری گێڕن دەوری چاواشەکاریە گێڕن خۆیان ئەڵێن مستەقلین و باڵانسمان هەیە بەڵام بەڕاستی نە مستەقلن نە باڵانسیان هەیە چون پێچەوانەکەی نابن ئەوە. مەسەلەن دابنێگە کەسێ چەپ بێت، ئەگەر کەسێ تەحلیلێکی جۆرێکی تری بێ، ئەگەر کەسێ بێژێ من نەقدێکم هەیە لەسەر دەورەی سەڵتەنەت کە چیان کردەوەوانە ئیمکانی نییە واپیان ئەو کاتەی پێبن و ئاوا
بە ئیسلاح بەرجەستەی بکەنەوەوانە بەڵام وەکو خەتەرە ئەوە باعث وا بێت هوشیاری خەڵک زیاتر بچێتە سەرەوە خەڵک ئەگەر هوشیار بێ خەڵک ئەگەر ڕەوایەتی خۆی بێت بێژە من مەجبور نیم لە بینی خراپ و خراپترە هەڵبژێرم لە بینی کەسێک کە کەمتر ئەدامەکە و کەسێک کە زۆرتر ئەدامەکە ڕای بم بەو کەسێک کە کەمتری ئەدام کردووەوانە یەک شتی تریش هەیە ئەم ڕەزای پەهلەوی کوڕی حەمە ڕەزاشا 19 ساڵە بووە هاتووەتە دەرۆ قەت ئێرانی نەدیوە و لەم ماوەی 42 ساڵەیشە 5-6 جار کاری کردووە و هەموو ئەوانە شکستی خواردووە یعنی ئەگەر فەرشگەردی دروست کرد ئەگەر قەقەنووسی دروست کرد ئەگەر چی و چی ئەوانە بەڵام ئێستا خۆ بەرنامەیەک نیشان نادات باشە سەڵتەنەت بێتەوە فەرزە نەڵێم ئێوەژن بێ ئەوەڵە خۆی معلوم نەبوو بینێ داوای جمهوریە کرد بینێ و من مخالفی مەوروسیم سەڵتەنەت بالاخره مەوروسیە یعنی وەکو نوع سەرگێژەی سیاسی بوو ئێستا لە دەوروبەرەکەی کە بە ئیسلاح تونتر لە خۆیانن وانە زۆرش فاڵانژن بە ئیسلاح لە سوسیال میدیا و لەوانە هەر وەکو حیزب اللهیەکان باشە حیزب اللهیەکان حیزب فقط حیزب الله ئەمانیشن فقط شاء الله یعنی فەرقەکە لە بینی شاء الله و حزب الله يعني تفاوتك نابيني اوانيش تروري شخصيتك كان اوانيش جني ودن امانيش ايدن وانا يعني خلق بداوان لبقابله باشا تو يجي اولا نقدد لموردي او 50 صالي باوت وباوكت هي نقدد لموردي او هم جنايته هي نقدد لموردي سواكو هي نقدد لموردي او هي كتو عاملي اصلي هات يعني حكومتي سلطنتي عاملي اصلي هات مسكاري كوماري اسلاميه وش نقدك هي ئەمە لە ڕابطە لەگەڵ ڕابردووە دەی لە ڕابطە لەگەڵ داهاتووشە ئەتۆ چه بەرنامەیەکت هەیە ئێستا هێشتا ئەوان مەسەلەن بە خەڵکی کوردستان کە 43 ساڵە خەباتەکەن و قوربانیەکی زۆریاندا پێڵێ تایفە پێڵێ عەشیرە یعنی کەسێک لە ئوروپا زندگی کردووە لە دانشگاهای ئوروپا خوێندوویەتی ئەمە نەزانی صرف نییە تۆ بە ملەتێک بڵێ تۆ عەشیرەیت بینەرێک پامی نردووە ساڵاو لە مەریوان ئەڵێت لە نەبوونی ئەلتەرناتیوی سەراسەری نیگەرانی هێشتا لە موردی سەڵتانە تەڵەبەکانەوە بخوت بە فارسی نووسیوێتی مەزموونی نەزەرەکەی ئاوایە لە مادام ئەلتەرناتیوی سەراسەری نییە غەربیش پشتیوانی لە سیستمی پاشایەتی سەڵتەنەتی کاتوباتەوە بۆی کە خۆتانتان پرۆغەربە هێشتا نیگەرانیە هەر هەیە قەویە کە احتمالاً لە دوای نەمانی کۆماری ئیسلامی بەرد بە هەموو وجودی بچێتە پێش ڕەزاشە بۆ ئەلتەرناتیوی سەراسەری نییە کارەکەی چی ئەڵبەتە هیوادار کارێکی کلیشەیی نەبێریە چونکە جوابێکی زۆرێک بەڵام بۆچی جەرایاناتی تر یاغەر پشتیوانی لە ناکایە خۆی نەیتوانیوە ئەو نەفوزەی اجتماعیە پایەکان لێرە ئیجازە بدە لە پێشا یەک شت بڵێم لە سەتحی دنیا ئێمە زیاتر لە 190 کشوەرمان هەیە وڵاتمان هەیە باشە 26 دانەی سەڵتەنەتە باقیکەشی کۆماریە 12 لەم ڕژیمە سەڵتەنەتیانە بەسە نظامە سەڵتەنەتیانە لە ئوروپان 14شی لە شوێنەکانی ترن لە هەموو دنیا مەسەلە سەڵتەنەت یا جمهوری تەنها فۆڕم نییە یعنی مەزمونەکەیشە ئەوەت عەرز دەکەم ناوەڕۆکێکیشە مەزمونێکیشەوەوانە مەسەلەن ئێمە سەڵتەنەتێکمان هەیە مەسەلەن لە هۆلەند لە سوئێت و سەڵتەنەتێکیشمان هەیە لە عەرەبستانی سعودی یان لەم منتەقا لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جمهوریەکان وای سەڵتەنەتین سەدام حوسێن خوتاب نەکوژرایە هەر لەسەر کار بوو یا ئەیدا کوڕەکەی حافظ ئەسەد لە سووریە یا هەر ئێستا تورکیا لە ئوردەغان و ئەوانە یعنی تەپاوەتێکی عەجایب نییە وەختی دموکراسی نییە ئازادی نییە هیچ شتێک نییە لە بینی ئەمە زۆر ڕاحەت دەتوانیت جمهوری لە ناوچەکە بکەیتە سەڵتەنەت بوو ئەو سەڵتەنەتی دارێکە یەک خانەوادە باشە بەڵام ئەم مەسەلەی خەتەرە ئەو مەسەلەی مەترسیە ئەوانە کە باست کرد یا باسی بەڕێزەی کە پرسیاری کردووە ئالتەرناتیڤ نییە ئالتەرناتیڤ بە ئاسانی ساز نابێت مەسەلەن دابنێن چەپەکان جمهوری ئیسلامی نەسڵ کوشی چەپی بە وجود هێنا
ئەوەی کە ئالتەرناتیڤ ساز نەبووە بەشێکی ئەو کوشتارەیە کە لە چەپی کرد لە ئینسان تەنها لە ساڵی 1960 هەزاران کەسی ئەدام کرد وەختی مجالت پێ نادا بۆ قسەکردن وەختی زیندانیە وەختی ئەوەی نەیکوشت کارێکی کرد ناچاری کرد بچێ بۆ ئوروپا و بڕاتە دەرەوە بۆ غەرب بە ئیسلاحوانە لە پرۆسێکە ئابێ ئەوەی هەڵگەڕێتەوە بە دەوڵەت بەشێکیشی ئەو ڕاستیەکەی خودی ئەو چەپەی ئەگەر دای بنێن یا ئەو هێزە کۆمەڵایەتیە بەشێکیشی هی مەسایلی ناوخۆیانە مەسلەی نوێکردنەوەیە مەسلەی جواو بە ضرورەتهای زەمانەی خۆیانە بە ڕۆژکردنی خۆیانە هەموو ئەم شتانە هەیە بەڵام ئالتەرناتیڤ ماوەیەکی پێچێت ماوەیەکی پێچێ و معمولەنیش لە تەریقی بەرنامەوە لە تەریقی پراتیکێکەوە لە تەریقی کەسایەتیایەکی دیارەوە خۆ ئەمانی ژنیانە یعنی لاکانی تریژ نین لاکانی تر کوڕێکی شایان نەوەیەکی ڕەزاشا هەیە کە تەشکیلاتێکی نییە پۆلی هەیە میدیای هەیە بەڵام بۆی گەورەکەنەوەوانە ئەلان مەسەلەن ئەگەر تماشاکەی هێشتا چەپە کۆمەڵایەتیەکە چەپە ئیشماعیەکە ئەو کرێکارانەی لە مەیانان ئەو ژنانە ئەوانەی بۆ ژینگە کارەکەن بۆ مناڵ پارێزن بۆ پیر نیرویەکی گەورەی کۆمەڵایەتیە بەڵام ئەمانە چۆن وەکو بەنی تەزبیحێ بچێ بە ناویانە کۆیان کاتەوە و بێتە هێزێکی گەورەی کۆمەڵایەتی ئەمە نوعێک بوێری سیاسی ئەوێ نوعێک زانستی ئەوێ و نوعێک چزانم جێکەڵانیشی ئەوێت کە هێزێک نیرویەک مەسەلەن کۆمەڵە بۆچی توانی لە کوردستان بێتە ئالتەرناتیڤێ بە باوەڕی من بەشێکی ناسینی ئەو کۆمەلگا بوو وە جوای دانەوە بەو نیازانەی ئەو کۆمەلگا ئەینا ئەگەر کەسێک مەسەلەن لە ئەوایلی قیامە مەسەلەن تماشای کۆمەڵی کردایە کۆمەڵە ڕەنگە لە چەندە کەس و لە چەند سەد کەس زیاتر نەبوو بێتن بەڵام لە ماوەیەکی کورتا بووە ئەو ئالتەرناتیڤە ئێمە مۆدلێکی نوعی ئاوا چەپێکمانەوێت چەپێکی کۆمەڵایەتی لە سەتی ئێرانە چەپێکی دموکراتیک چەپێکی ئازادی خوا چەپێ بەرابەری ژن و پیاوی قبوڵە جیایی دین لە مەسەب لە حکوومەت و لە ئامۆزش و پەروەرشی هەرەکە مەلا دەبێ ماڵیات بات ئەمانەت هی پوڵی خەڵک ئەلان مەسەلەن وەختی تۆ تماشاکەی ئێمە حدودی 300,000 مەلامان هەیە یعنی سەرانەی مەلا لە ئێرانە لە سەرانەی دوکتور زیاترە دیارە ئەوانە بەهۆی ئەو ئیمکاناتەوە ئیسلامیەکان کە هەیەە یا سەڵتەنەت تەڵەبەکان یا حتا نوعێک لیبراڵەکانی شوانە بە خاتری خەتی سوورێکی وان نییە بۆیان ڕاحەتت وانن کنترۆل شودەیە من پێم وایە ڕێگە هەیە هێشتا تا ڕووخان مەسەلەن لەم سەعاتەوە تا ڕووخانی جمهوری ئیسلامی ئیمکانی هەیە ئالتەرناتیڤێک ناڵێم قودرەت بەدەستەوە بگرێت بەڵام ئالتەرناتیڤێکی جددی بێتە مەیانەوە نظری کردووە هەم لە قاڵبی پرسیاری شاناوێتی تۆڵێک تا حدودێک تۆ جەنابتان ئیشارەتان پێ کرد بە جوابەکەی باسی ئەم شپرزەی چەپەکات لە ئاستێران ئەڵێ لەباری کۆمەڵایەتی چەپ قەویە باسی مەسەلەی ژنان مەسایلی مربوط بە حقوق مەسەلەی کاریگەری مەسەلەی بیمەی بەکاری ئەڵێمانە بەشێکن لە چەپ بەڵام تەشەکلیان نییە مەتەشەکل نین ئەگەر چەپ قەوی بێت ئەو ئاوای وتوتی ئایا هۆکاری ئەم چەپە کۆمەڵایەتی نییە کە میدیاکانی فارسوە بەتابەت بەرەی غەرب نیگەرانن لەوەی کە خەریکن ڕۆژاشا بەرجەستاکەنەوە ڕەنگە ببێت ڕەنگە ئەوە یەکێک لە مەسایلەکان بێوانە بەرحاڵ ئێران تەفاوەتی هەیە لەگەڵ سووریەیش لەگەڵ عێراقیش لەگەڵ تورکیەش سیاسی ترە ئەگەر تماشاکە حتا ئۆپۆزیسیۆنەکە ێژن ئۆپۆزیسیۆن زەعیفە لە ئێرانە بەڵام واقعی ئۆپۆزیسیۆنی ئێران بەو زەعیفیەش و بە نسبەتی ئۆپۆزیسیۆنی مەنتەقە هێشتا قەویترە یعنی کاری کردە تەلاشی کردە لە عەرزەهای لە هونەر و ئەدەبیاتەوە بیگرێت تا سینما تا چزانم مەسائلی ژینگە تا فەرهەنگ تا زوانی کوردی لە ئەنواعی عەرزەها کاری کردە و ئەمانە داواکاریان هەیە وەختی معلیمێک ئەو هەموو تەلاشاکە و ئەو هەمووە لە زیندانان تەنها داوای حقوقی نەکردە دەڵێ لە مەسەریش جیابێتەوە دەڵێ ئازادیم ببێت دەڵێ حرمەتی شاگرد و معلیمەکە بپارێزرێ یا بازنشستەیە واقعا تەنها داوای پوڵەکە ناکات
زۆر زوو ئەبێتە سیاسی یا مەسلەی ژینگە یا هەموو ئەو مەسائلانە مەسائلی کرێکاری مەسائلی اجتماعی ئەمان ئەترسن و بەشێکیشی ترس بە وجودێرن تەوەجە فەرموو کۆماری ئیسلامی خۆی عامڵی ئەسڵی سووریە بوونی سووریەیە کێ سووریای کرد بە سووریە کێ مەسەلەن یەمەنی کرد بەم وەزعیەت کێ عێراقی حتا کرد بەم وەزعیەتە بەشێکی خودی جمهوری ئیسلامی بووە وانە خۆی دروستی کردە ئێستا خۆی لە سووریەکردن ئێران خەڵکە ترسێنێ و ناسیۆنالیستی ئێرانیش بە ئیسلاح ئەو تۆخەکانەوانە ئەوانیش هەر ئەمە تکرارەکەنەوە بۆ خۆتان سووریەتان بە وجودێنە خۆ خەڵکەکە نەهێنا ئێوە 9 ملیۆن خەڵکتان کوشت لێوە 3-4 ملیۆنتان ئاوارە کرد ئێستا خۆت کە ئەو کارت کردە لەیلاوە خەڵکەکە ترسێنێژی وەکو سووریە لێنێ دەبێت کردایە کە خۆت کردت لە ئێرانە ئێستا مەسەلەن خەڵکی کورد داوای مافی خۆیەکە ژنەوە تەجێ تەڵەبن ژنان داوای مافی خۆیانەکەن ژنەوە کولتور و ئاداب و ئەو جۆرەشتانایی نەکەن ئەوی تر ێژێ با ڕفراندۆمێ بێ با ئازادی بێژێ ناناوە خەریکە ئەو ئیمپراتوریەی کە ئێمە بوومان خەریکە هینیکە بەس ئەمانە وعدەهایەکە دنیای شزانم ئێرانی قدیم وەکو ئەوەی کە مەسەلەن ئوردەغان هەرێکەتی دروستیکە ئەمانیش هەن ئەم بەرئەساسی ئەم ترس و نیگەرانیە ئەم ترس و نیگەرانیە کە خۆیان دروستیان کردە فابریکە وەکو کارخانەیە لە سیاسەتە لەسەر ئەوە سەرمایەگوزاریەکە خەڵکە ترسێ نێژێکە ئەوە بێ مەسەلەن شایوت ئەگەر من بڕۆم ئێرانە بێتە ئێرانستان یعنی وەکو شەورەوی سابق و ئەو جۆردی وای لێ نهات ئەمی شێژێ ئەگەر من بڕۆم بێتە سووریە حتمما وای لێ نایەت ئەگەر ئەمان وای لێ نەکەن یعنی ترسەکە خۆیان بە وجود یێرن و سەرمایەگوزاریەکەن لەسەر ئەو ترسە لێرا نەقشی ئەو هێزە چەپانە ئەو هێزە دموکراتیکانە نووسەر هونەرمەند هەموو ئەوانە فوق العادە گرنگە کە ئەوانش بێن بێژن ئەو دنیای کە ئێمە خەونی پیوە بینین خیاڵی بینین چۆن دنیایەکە محەممەد پەیامی کاتووە ئەڵێ ئەوەی کە کۆماری ئیسلامی لە ناوخۆوە مەسەلەی سەڵتانە تەڵەبەکان بەرچەستاکاتەوە نازانم لە حاڵەمە چەند واقعیەتی بێت یا وایە ئەڵێ لە مۆرەکانی خودی ڕژیم سەر بە ئیدارەی ئیتلاحاتی سەعوداکان مێن شوعار بۆ پشتیوانی لە سیستمی پاشایەتی بدەن بۆ ئەوەی کە دەستیان ئاوەڵاتر بێ بۆ سەرکۆبی ئەو احترازە بەرحەقا یعنی هیچ کۆمەری ئیسلامیش قازانجی لێ باسەوەی کە ئەم احترازاتە بەرحەقەکە خواستی ژیان و معیشەت و گوزەرانی ڕۆژانیان تیا مەترەحە وەستێکم بە سەڵتانەتەڵەوە بۆی کە دەستیان ئاوەڵاتر بێ بۆ سەرکوب وەجگەلەوەش کە خۆت باست کرد مێژوویەکی ناخۆشیان بەنسبەت ئێرەوە قابلی نەقدترە و قابلی ئەوەترە بۆ کۆماری ئیسلامی کە دەیەوێت ئەمنەوە لە دەسەڵاتە بە چالش بکێشێ و بڕەخنەوە لە مقایسە لەگەڵ خۆیان ئەوەی لێبدا لەر حاڵەڵێەوە وەک تاکتیکی کۆماری ئیسلامی بەکارێبەر بۆ سەرکۆب بۆ دەستی ئاوەڵاتر بێت بۆی کە بڵێ مەجرانی سەر بە سەڵتانەتەوە پاشایەتین کە هیدایەت ئێماکەن و ڕاحەتر زیندانی بکا و بازارشکا و حتا زۆر دروستە هاوڕێی من زۆر دروستە ئەگەرەوە کەسێک بێت ماشای شعارەکانی خەڵکەکە لە 5 ساڵی ڕابردووە و جیای کاتۆ مەسەلەن چەند کەس وتیان ڕەزا شار و حەدشات و یا لە چەند شوێنە کراوەوانە ئەمان ئەو هەموو شعارانە ئەو هەموو داواکاریانە لانێن بەڵام ڕەزا شار و حەدشات بەرجەستاکەنەوە ئیتر ئەمە ئامارە وانە ئەمە حەسابە هەموو کەسێک کە توانێت بیکە خۆی وان لە تەزاهوراتەکە بۆ یا تەزاهوراتەکەی دیوە چەند دەرسەدی ئەو شعارانەی کە خەڵک دایانە مەسەلەن ئەگەر بێژین بڕۆخە کۆماری ئیسلامی یا بڕۆخە مەسەلەن ڕئیسی کێوانە حکوومەتەکەیانوانە دێکیش ئەوە وتراوە و ئەوە بەشێکی ئەکرێ لە نائاگاهی بێت بە خاتری ئەوە ئەو دەورە بە نسبەتی ئێستا مەسەلەن ئەڵێم کەسێک نووسی بووی بە قیمەتی 1 لیتر بنزینی دەورەی ئەوتوانی ئێستا ماشینێک لە دەورەی جمهوری ئیسلامی بسێنیت دەی خەڵک ئەوەی بیستووە فری بەخوا پێی وایە یعنی ناتوانێت تەشخیصی بە پێی وایە ئەگەر ئەمان هاتنە سەرکار ئۆتۆماتیک قیمەت ئاوای لێ دێتەوە وەزعیت ئاوای لێ دێتەوە ناوان نییە
ئیمکانی نییەوە یعنی تاریق ئاوا ناڕواخۆ لەکەوت دەنده عقب بگری وەکو ماشینێک و 50 ساڵ 6 ساڵ بچیت ئەوێ و دیسان ئەو وەزعیەتە بێ نە لە تەبیعەتە نە لە سروشتە نە لە ئینسانە نە لە سیاسەتە نە لە نظامە سیاسیەکە لە هیچ شتێک وان نییە تۆ دەنده عقب بگری و ئەو بەهشتە خیاڵیە بۆ خۆت دروستکەی ئەوانە ئەمانە عەمەڵەن داعشارن هێنیەکەن خەڵک ئەگەر بیزانایە مثلەن خەڵکەڵێم ئەمە مشخص بێ باشە تۆژی خۆ مکارم بە ناوەڕۆک نییە جمهوریە یا سەڵتەنەت یا هەر شتێ پێم بێژە مافی خەڵکی کورد چی لێدێ مافی بەهاییەکان چی لێدێ مافی ژنان چی لێدێ 50 ساڵ ئێوە دەسەڵاتان بەدەستەوە بوو حکوومەتی پەهلەوی و جمهوری ئیسلامی 43 ساڵ بەدەستیەوە بوو بۆ ئاوەدانتان نەکردەوە بۆ ئازادی سیاسی نەبوو بۆ ئاحزابی سیاسی کاری ناکرد بۆ ڕۆژنامە نەبوو هەر دەورەی شا هەر محەممەد ڕەزا شا و کەسانێکە لە بیریانە حزب مثلەن هەڵی درستە کرد ڕستاخیز ئەو هەر کەسێک قبولی نییە بڕاتە دەرەوە ئەمانیشە لێژن حزب فقط حزب الله تۆشەوە حزب فقط ڕستاخیز تەفاوەتەکە چێوە دوو حزب کارتۆنی درستە کرد لەسەر تاپای لە ئەی تو تازیدیەوە خۆت بدانە یعنی ئەم دوو سیستمە ئەوەشت ئەرزکەم پاشایەتی و ڕۆحانیت لە 100 ساڵی ڕابردووە و ئەگەر بیشگەڕێیتەوە ئەمانە هەمیشە یا پێکەوە یا لە تەزاد لەگەڵ یەکترینە بەشێک لە حکوومەت بوون بەشێک لە دەسەڵات بوون پێکەوە ئەگەر کارەکەیان کردووە بۆ لە 1000 ساڵە بۆ لە 100 ساڵی ڕابردووە بۆ لە مەشروتە بەملاوە نەیانتوانی بیکەن و چه تەزمینێکەیە ئەو کە 100 ساڵ وەختی بوونەی کردە ئێستا ئەیکە عاشقی چاوی ڕەشی خەڵک بووە ئەو عامل مەسەلەن خەڵک چاویان ڕەش نەبوو قەزیەکە ئەوەیە خەڵکە بزانن تەنها دوو گزینە نییە دوو بژاردە نییە کۆماری ئیسلامی و سەڵتەنەت ناشتی تریشەیە پێمەگە تۆڵێ یاد دەکەم ئەڵێ هەمزەمانی گسترشی اعتراضات در ایران همراه است با فشار کشورهای غربی بر سر مسئله بلجام. درودریجی نوسیون مجبور کرتی کما با تجربهش فارسی نوسیتی. حالا چونه هم حرکاتیه لولا فشار يعني للاي بلجام و بياني صادر كروا عليه كمال إسلامي خريكا لأهرامي بلجام استفاده كان هەمیشە ئەم فشارانە هەڵکات بووە لەگەڵ گسترشی ئاعتراضات لە ئێران بۆچی ئەوایە بۆچی ئەترازات لە ئێرانە لەم شەرایطە هەر کات جەماوەت ئەخرۆشێ ئاعتراضەکە تۆڵێک گەشاسێنێ هەمزەمان فشاری غەربیش لەولاوە هەم لەسەر مەسەلەی بەرجام و تەوافقاتی سەر بەرجام هەمەوەی کە مەسەلەی ئەلتەرناتیڤ سازی و ئەوانەش مەترەحە بێت مەبەستی ئەماوە ئایا غەرب بە شێوەیەک نیگەران لە ماهیەتی ئەو احترازاتە نییە کە بیەوێت بە عقارێکیا بەرێکە خۆیەوێت یا بە شێوەیەک بێتن ناجی کۆماری ئیسلامی زۆرجار لە لێکدانەوەکانەوە باس کراوە کە بۆ نمونە کاتێک کە احترازات ڕوو لە گەشەیە گەشە سێنێت فشارەکانی غەرب و تەهدیداتی و بەتابەت لەلایەن ئەمریکاوە پەراسێنێت بۆی کە خەڵک ئومیدوار کا بە سیاسەتەکانی دەوڵەتی غەرب بێ لە ڕێگایەکی ئاسانترە کۆماری ئیسلامی بڕۆکرێنەوە خەڵک پاشەک شێ بکەن ئەمە تحلیلێک بووە احتمالاً منزوری ئەم بەڕێزەوە بووە ئەڵێ هەمزەمان وەختی ئاعتراضات گەشاسێنێ فشارەکانی دەوڵەتانی غەربیش لە ڕێگای بەرجام و ئالتەرناتیڤ سازی ئەوانەوە زەقەوێتەوە ئەمە پێم وایە هەر وەکو عەرزم کردی مەسەلەن ڕەسانە ئەگەر زۆر وەزنی لە خۆی زیاتر نیشانبەی غەڵەتە یعنی هەموو شتێک BBC و ئیران ئینتەرناشنال نایبڕێتەوە غەربیش هەموو شتێک ناتوانێت بکە یعنی شەترنجێک لێوان نییە ئەم وەرە لابا و ئەو مۆرە بێرێ فاکتۆری خەڵکیش هەیە فاکتۆری نیروهای ئیجتیماعیش هەیە نەهادهای مەدەنیش هەیە تەجارب و ئەزموونی 100 ساڵیش هەیەوانە بەڵام زۆر کەس لەم پێکاتنی ئەم قەیرانە یا قۆڵی کاتەوە یا وەسیعتر و بەرینتری بکاوانە دەستیان هەیە مەسەلەن ئەو نیروە ناوچەیانە مەسەلەن دای بنێن ئیسرائیل دای بنێن عەرەبستان دای بنێن ئەم شێخ نشینانە دای بنێن حتا تورکیە ئەوە لەلایەکەوە مەسەلەی چینە مەسەلەی رووسیەیە ئەلان هیچ تەحەوڵە لە هیچ وڵاتێکە هیتر پێش نایە نمونەی ئوکراین نیشانیدا
هەر شوێنێ و نمونەی سووریە وابوو نمونەی عێراق وابوو حتا یەمەن بە دەرەجاتێک وایەوانە خێراوێتە بینن بلێلی خێرا نیروهای تری تێدێ یعنی مجموعە فاکتۆرێکە ئەوە هێزێکی سیاسی ژیری ئەوێت کە خەڵکێکی ژیری ئەوێ بێ لەو چوارچێوە بزانێت چۆن کایە بکات چۆن جواو باتەوە و بە هێزەکەی خۆشی باوەڕی بێت هەر ئەو غەربە کە مەسەلەن وڵاتی زۆر چکۆلێش بووە نمونەهای تاریخی یەکجار زۆرە ئەمریکا نەیتوانیوە سیاستەکەی خۆی پێ دیکتەکە مەسەلەن دای بنێن وێتنا فەرزەن وڵاتێکی چکۆلە ئەو هەموو شەڕ و شۆڕی تیاکراوەوانە ئەوەیە غەرب ناتوانێت هەر شتێکی پێخۆش بێ بیکە بەڵام ئەگەر خەڵک لە ماڵەوە بن ئەگەر خەڵکی جنەکە ئەگەر تەشەکولەکان نەبێ ئەگەر حزبەکان نەبنە حزبێکی بەرینی کۆمەڵایەتی جددی ئەگەر گفتمانێکی چاک نەبێ ئەگەر بەرنامەکە تەفاوەتە بەرنامە یەکە ڕۆشن نەبێ سەڵتەنەت نەقد نەکرێتەوە باشە تۆ ئێژی دێم خۆ قەرار نییە خامنەی بڕواو تۆ بیت بەرنامەت چییە؟ بەرنامەکەتم پێ بە تۆ پەیامەنێری بۆ سپای پاسداران پەیامەنێری بۆ ئەو پەیامەنێری بۆ ئەو لەولاوە مەسەن بە خەڵکی کوردێژی عەشیرە ئەوە پەیامەکەتە ئیتروانە تۆ لەسەر مەژبوط بینەوە زۆر یەک لەم ئەڵبەتانە بۆ چوونێکی گشتی لە ناو گەرایشی پان ئێرانیستی یا ناسیۆنالیزمی ئێرانیە کە ئەو خەڵکانی وەکو کورد وەکو تورک بە میلەت یا بە نەتەوە ناون لێ نابن تەنانەت لە کاتی ئەوە حەساسیشا کە احتیاجیان بە پشتیوانی خەڵکی کوردستانە احتیاجیان بۆیە سەرنجی کۆمەڵانی خەڵک لە ئێران بەخوارە بەڵام لەو سەر و بەندەشە هێشتا کەسێکی وەک ڕۆداشە وەک ڕەزا پەلەوی بە عەشیرە و بە قەبیلە و بەوانە بە تایەفە ناوزەدیەکە هۆکارەکەی چییە لەو بۆ چوونە شوێنیزمە فارسەوە سەرچاواگرەیە هۆکاری بۆ بەسیجکردنی نیروەکەی خۆی بۆ ئەو ناسیۆنالیزمی ئێرانیە ئەوەی هەرەکە ئەو خەتە سوورەکانی مەسەلەن پەرچەمی شێر و خورشیدە تەمامیەتی ئەرزیە ئەم مەسەلەی ئیمپراتوری ئێرانە زوانی فارسیە دینی مەسەبی شیعەیە خۆ ئەو خەتە سوورەکەی نەهاتووەتە سەر مافی بەرابەری شارۆمەندان نەهاتووەتە مەسەلەن دای بنێن مافی دیارەکردنی چارەنووس بۆ خەڵکی کوردستان نەهاتووەتە بەرابەری ژن و پیاو نەهاتە بەرابەری بوجە مەسەلەن هەرێسە لەم جمهوری ئیسلامیە بە سەدان قات فەرقەکە بوجەیەکە لە ئەسفەهان خەرجەکرێەوە بوجەیەکە لە سیستان و بلوچستان و کوردستان تازاویشە چێتە دەست سپای پاسداران چۆری خەرجەکات وەختێک لە تەواوی کوردستان هاتووە کارخانەی جدید نییە وەختێک هێشتا کە هێشتا هەیە مەسەلەن ڕەنگە قەتارێکی ئاوایتیانە بێ فرودگاهایەکی وایتیانە بێ و ئەوەی وەزعیەتی جادەکانیەتی وانە خۆ ئەو نیگەرانی ئەوە نییە وەختە بێکاری کابرا PhD هەیە دکتۆرای هەیە بێکارە ئەچێ ڕێزە کۆڵبەر ئەو ئەسم مەشغەڵەی بێکار نییە مەشغەڵەی هیچێک لەوانەیە نییە پەیامەکەی ئەوەیە ئێژێ من ئەم ئێرانە بە قەولی خۆی ئەم پشیلە ناڵم سەر و گوێی بقردێت یعنی جوال بە ناسیۆنالیزمی ئێرانی بە خاستی خەڵکی کورد و بە خەڵکی ئازەری و بە بلوچ و ئەوانە نادات ئەو پایەگاکەی خۆی بەسیجەکات بەعزی شتێکی شەڵێ ئەڵێت یا خۆی ئەمانی شەڵێن ئەڵێمە هەموو ئومەتی ئیسلامین فەرقمان چییە ئەی شەڵێ هەموو ئێمە ئێرانین فەرقمان چییە چۆن فەرقمان چییە میزانی بێکاری لە کوردستان تماشاکەوە میزانی بێکاری لە تاران مەسەلەن ئەڵێم تعدادی تەخت مەسەلەن تەختی بیمارستان لە کوردستان تماشاکەوە لەوێ تماشای تعدادی دکتۆر تماشا بکە تماشای وەزعیەتی جادە و بیمارستان و خوێندن و ئازادی سیاسی و هەموو شتێ بکە ئەخ تەفاوەت هەیە ئەگەر تۆ پێت وایە ئێران ئاوا بێ ئیکوا یەک بەرابەری یەک نییە کوردێک مەسەلەن هەوێسە ئەمان بە ئاشکرا هەڵەن کەسێک کە سونی نەبێ بەرزە ناتوانێت ڕێی جمهور بێ سنی ناتوانێت ببێ ژن ناتوانێت ببێ سبحە تۆش ئەو محدودیەتانە هێدی بۆیە ئەوە مهمە خەڵک داوای بەرنامەیان لێ بکات ئەو بەرنامەی کە تۆ ئێژی چییە باشە تۆ بە منێت بێت عەشیرە بە منێت بێت تایفە بۆ تایفە بەرنامەکەت چییە خۆ تۆ هیچ قسە ناکەیت ناژی عەشیرە باشە عەشیرە نییە ئەوە عەقەب ئوفتادگی سیاسی ئێوەیە
ئەوە چەقبەستنی فکری ئێوەیە، ئەوە ئستبدادی ئێوەیە، ئەوە بە ڕۆژنەکردنەوەی ئێوەیە. بەڵام باشە گیرەم عەشیرەیە. مافیا عەشیرە چییە؟ ئەتوانێت بە زمانی دایکی خۆی هینکە، ئەتوانێت وڵاتەکەی خۆی ئیدارەکە، ئەتوانێت فەرماندار و ئوستاندارەکەی خۆی تاعینکە، ئەتوانێت بودجەکەی خۆی تاعینکە، ئەتوانێت سەرچاوە بە ئێسڵا ئاو و برق و نازانم گاز و نەوتی خۆی بەشێکی قابلی تەوەجۆی سەرفی ئاوادان کردەوەی وڵاتەکەی خۆی کە شوێنەکەی خۆی کاوانە یا نە. کاک محەممەد دەقەیەک کاتمان دەبەردەستەماوە لە هەموو شتەکانمان تا حەدی تەوان بیست هەڵبەت بە پێشەوەی نەکات کات دوای بەش نەکات فریانەکەم چەند پێیان هاتوون چونکە لە مۆردی بەرنامەکەەوە نەزەریان مشەقسەنتیانە بوو زیاتر ئیبرادی لوتف بوو سپاسیانەکەین. دوو پێیان لە سەقزەوە هاتووە، دانەیەک لە کەڵاتەرزانەوە هاتووە، مەریوان لە بۆکان ناوێتی بۆ خۆی دانا بۆ من ناوەکەم نەخوێندەوە ناڕەحەڵ. جارێک تر لە بۆکان لە ئەمە شوێنەکەی معلوم نییە بەڕاستی نێنووسیوە لەکوێ. عمومەن ئیبرادی لوتفیان کردەوە و دەستخۆشیان کردەوە لە بەرنامەکە و زیاتریش باسەواکەن کە سەڵتەنەت لە کوردستانە ناتوانێت جارێکی تر ڕۆڵی هەبێت، نەک بە نە لە مەخیاسی اجتماعی نە لە حتا تاکی وە ڕێکخراوی بچووکیش. لەبەرەوە مێژووەکە خۆی دانەیەک مشەخەسەن باسەوە ئاکات ئەڵێت قازی محەممەد لە دەورانی سەڵتەنەتی ڕەزای پەهلەویە ئاعدام کراوە. زۆرێک لە فەعالینی شەر هەرو کات بەدەستی ساوەک شکنجە کراون، بۆیە کە ئەمانە ئەبێ خەونی کوردستان ببینن. عمومەن لە چەند پەیامە ئاوا هاتبوو. بەڵام بە من بۆ پرسیاری ئاخر بۆی کە کاتی باش تۆڵێک بەدەست بمێنێ لە ماوەی 5-6 دقەیە چکردن سیاسەتی دروست ئێستا بەتایبەت خەڵکەکە تێدا لە پێیان هاتەوە ئەوان بتەوە بەتایبەت بۆ خەڵکی کوردستان چییە؟ ئەمن پێم وایە ئەوەڵ ئێمە شەڕێکی ڕاگەیاندنمان پێویستە بکەین. جایزە میدیای حزبیە، سوسیال میدیایە، بەخۆشیەوە هەموو کەسێک بالاخەرە یا لە تویتر یا لە ئینستاگرام یا لە تەلگرام یا لە فەیسبوک لە شوێنهای جۆرا و جۆرە هەیە. ئێمەش بتوانین وەکو تاکی کوردستان، وەکو خەڵکی کوردستان، وەکو داوای مافی خۆمان بکەین و ئێمەش ڕەوایەتی خۆمان بین. ئێمە مەجبور نین لە بینی ئەو دوو گزینە هەڵبژێرین. ئێمە داوای چیەکەین؟ ئەوە مێژووی ئێمەیە بە دروستی ئەوانە ئیشارەیان فەرمووەوانە ئەو هەموو ئەعدام و ئەو هەمووینە کۆماری ئیسلامی ئەو بەشەی کرد لەو 43 ساڵە، بەڵام شامی شەریف نەبوو دەورەی دوو شا و هەمە ڕەزاشە. من لەگەڵ خەڵک وتوێژم کردە لە رادیۆ دیالۆگ دەڵێ پێش لەوەی مەدرسەی جادە دروستبێ ژاندارمەری هێناوە. دوو دانە بیمارستانی چاک، دوو دانە دەرمانگای چاکتیانە بۆ ساواکەکەی قەوی کردتیایەوانە، ئەرتەشەکەی هێناوە، پادگانەکەی قەوی کردووە. ئاوا هاتتە کوردستان هەر کەسێ مخالفی پێ و چەتە ئەعدامیە کردووانە. کاکاکۆ من بۆ خۆوایسە لە بیرمە وەختە نامەقیان ئەعدام کرد ئێمە محەسڵ بووین، مناڵ بووین، بردمانیان بۆ تماشای ئەعدامی نامێق. ئەمە ڕژیمێکە کە ئەمانە ڕێکیانە بێرنەوە سەرکار مناڵی مەدرسە با لە پادگان ئەعدامی پێتماشان بە فەرقی چییە لەگەڵ جمهوری ئیسلامی کە جەڕ و سەقیلێک هێرێتە مەیانێک خەڵکی ئەعدامەکاوانە. ئەوەی با لە پادگان تیربارانی کاپی تماشانە نۆ قەڕندوایەوەش لە زەهنی کەسەکە لا ناچێت. ئێمە چکردن بە نەزەرم یەکێتیەکی زیاترمانەوێ. ئەوە زۆر گرنگە وەکو خەڵکی کوردستان ئاوە من لەسەرەوە پاداگرم. ئێمە حەدی ئەقەلی خاستەکانی ئێمە چییە؟ ئێمە داوای چیەکەین؟ حزبەکان بەخۆشیەوە هەموو کەسێک بەرنامەی هەیە وانە ڕەنگە چەند بەرنامەی بێ، مەسەڵ کۆمەڵە مافی سەرەتایی خەڵکی زەحمەتکێشی هەیە، بەرنامەی بۆ خودموختاری هەیە، بەرنامەی چی هەیە و چی هەیە، بەڵام ئێمە حەدی ئەقەلێکە هەرێکمانە وەکو خەڵکی کوردستان و تەجروبەیشمان هەیە. هەیئەتی نمایندەگی خەڵکی کورد بوو،
قەتنامەی نازانم 8 مادەی بوو 26 مادەی بوو چی و چیوانە و تەجروبەی باقی کوردستانەکان و تەجروبەی جەهانی مەسەلەن لە مزاکرە لەم جۆرە شتانە ئێمە ئەو کارە بکەین. ئێمە بە خۆشیەوە خەڵکێکی تێگەیشت و پێگەیشتومان هەیە، خەڵکی ئاکادمیک، خەڵکی بە ئەزمون، خەڵکێکی زۆر چەندین زوانی ئوروپایی فێربوون لەگەڵ سیستمهای دموکراتیکی بە ڕۆژ ئاشنان وانە. ئێمە هەموو ئەمانە کۆکەینەوە و لە تەجروبە و لە ئەزمونی ئەوانە ئیسپادەکەین، بێژین داوای چیەکەین و بە چه دلیل ئەمانەمان ناوێ. ئەوە مێژوو فاکتە تاریخی مێژوویەکانیەتی ئاوا بووە، ئەوە بەرنامەی نییە و ئێمە ئامین. ئێمە من بە باوش خۆ من وەکو کەسێک قساکەم مەسەلەی سەڵتەنەت و مەسەلەی جمهوری نییە. عەرزم کردی سوئێد و مەسەلەن هۆلەند سەڵتەنەتیە، بەڵام خۆمان ناچن سەڵتەنەتێکی وەکو هۆلەند منزوریان بێ یا وەکو سوئێد دابنێن، ئەمان ناچن سەڵتەنەتێکی وەکو عەرەبستان داهێنن ئەگە بێنەوە، یا سەڵتەنەتێکی وەکو ڕەزاشا داهێنن وانە. قسەش خۆ هەر بە خودی خۆ جمهوری نییە. ئێمە جمهوریەکان لە 100 ساڵی ڕابردووە گەورەترین زەربیان لە خەڵکی کوردستان داوە، بێت ماشای سووریەکە، بێت ماشای عێراقکە، بێت ماشای تورکیەکە. چ نەوە جمهوریەک، چ نەو سیستمێکی حکوومەتیمان هەرەکەوانە. ئەگەر ئێمە ئەو تەفاوەتانە بزانین و بەرنامەمان بێ و یەکگرتوویەکی زیاتریشمان بێ و لەسەر ئیشتراکاتمان کارکەین نە لەسەر اختلافاتمان. من کاک ئاکۆ لەگەڵ جەنابەت 50% اشتراکم هەیە فەرزەن لەسەر ئەو 50% کارکەین، نە 50% اختلافەکە بەرجەستەکەمەوە. یەکێکی تر 30%، یەکێکی تر 70%. منافعی گشتی یا منافعی ملی ئەوەی کە لە هەموو شوێنێکەڵێن بۆ خەڵکی کوردستان یا بۆ کرێکار و زەحمەتکێش چییە؟ نێڵین تەفرەقە و سێکتاریزم لەوە زیاتر ببێەوەوانە. دەورەی نزیک بوونەوەیە، دەورەی کاری مشتەرەکە هەمووی هێزە دموکراتیکەکان، هێزە چەپەکان و بەتایبەت من پێم خۆشە لە رابطە لەگەڵ کوردستانە فۆکوسێکی زیاتر کەم. ئێمە لە دەورەی سەڵتەنەتا زۆرمان ئەزیەت و ئازار دی، کۆمەلگای نەیتوانی پێشکەوێت، سەنعەت نەیتوانی پێشکەوێت، ئاوەدانی نەبوو. دەورەی جمهوری ئیسلامیش بە دەقات خراوتر بوو. نابێت ئەمە تێکرار بێتەوە لە کوردستانە و چی بکەین ئەو گارانتیە وەربگرین. دیارە گارانتی لە سیاسیان نییە، بەڵام ئەگەر یەک گوتار بین، یەک قسەکەین و حەدی ئەقەلەکانمان ڕۆشن بێ. قەیناکە هەر کەسێک داوای حەدی ئەکسەری خۆیەکە با بیکات بەجیا، بەڵام حەدی ئەقەلەکەمان کوێیە کە ئێمە ئەزانین خەڵکی کورد داوای چیەکە. ناوێ ئێمە سەڵتەنەتمان ناوێتەنە، ئەوە کافی نییە، بۆ نامان بێت و ئەگەر ئەوەمان نابێ ئیسباتیەکە چییە؟ چیمانەوێت و شتێک بێ عەمەڵی بێ، واقعی بێت، یعنی خیاڵی نەبێت، لەم دنیای ڕۆژەڵاتی ناوەڕاستە قابلی تەحەققوق بێ. ئەگەر من بەردێ بەرزۆکەمەوە نەتوانم هەڵی بگرم زەرری لێ یەکەین. خوێندنەوەیەکی دروست بۆ ئەم وەزعیەتە زۆر زۆر مهمە. بەخۆشیەوە ئێمە هەم لە ناوە لە کوردستان و هەم لە دەرەوە و هەم لە ناو حیزبەکانە خەڵکی تێگەیشت و عاقڵمان یەکجار زۆرە. زۆر باشە، سپاس کاک محەممەد. کاتی بەرنامەکانمان کەمەکەمە ڕۆلە تاوبوون هەرچەند زۆرە. ئەو بەشەی ئاخری من ئەڵبەتە مۆضوعی بەرنامەکەەوە بوو کە تۆزێک ئەو قسە باسی ڕزای پالێ بکەنە دەرپاس بووانە، بەڵام ئەو بەشەی ئاخری گرنگترە. حاڵەگەر خەڵک سیستمی پارلێنی ناوێت، ئەگەر دەسەڵاتی کۆماری ئیسلامی ناوێت، نازانم ئەو نەوع لە جمهوری خای کرد نمونەی سەدام و ئەسەدوانە کاوشێوەی پاشایەتیشە بەتایبەت لەم بەشەیە کە خۆن لە قسەکانە ئیشارەت پێکرد ناوێت چەپ مۆزەفە خواستی مشەخەص ئالتەرناتیڤی مشەخەص بخاتە بەدەست خەڵک بەخۆی لە دەوری ئەوە کۆ بکاتەوە. چەند پەیامی تریشمان بۆ هاتووە. زۆر سپاس بۆ ئەو بەڕێزەی کە لە ئاوایی نووسێتی لە ئاوایی ناوی ئاوایەکەی نەنووسیوە، بەڕێزێکیش ناوی خۆی هەروە خۆی نووسی بۆ وانەیە من بە عەمدی ناوەکەیم نەخوێندەوە، پێم وایە یا هەڵەی کردووە یا پێوە بۆ کە دڵنیا بوو لەوەی کە من ناوی نەخوێنمەوە. زۆر سپاسێکم سڵاوی و ڕێزی بۆ کاک محەممەد ناردووە، دەستخۆشی بەرنامەکەی کردووە. زۆر سپاس کەوە شەگەڵمان بوون، پەیامتان نرد. هەروەکو هەمیشە تعدادێک بینەری سابتی ئەم بەرنامە
دەستخۆشیان لێکەین کە هەر نظرێکن و لە بەرنامە بەشداریەکەن تا جمعی داهاتوو بەرنامەیەکی پڕی ڕاوێژ بە کامرانی دانستێ. زۆر سپاس ڕۆژتان خۆش.